لە 19 ئەیلولدا مایک فلین ژەنەڕاڵی خانەنشینکراو لە هەمان کات ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی دۆناڵد ترامپی کاندید لە شاری نیویۆرک و لە ئێسێکس هاوس لە ناوچەی مانهاتن لەگەڵ دوو وەزیری تورکیادا کۆبووە. بەپێی لێدوانی ئەو کەسانەی لە کۆبوونەوەکەدا بوون کە جەیمز وۆڵسی سەرۆکی پێشووتری CIAش لەناو ئەو کەسانەدا بوو، یەکێک لە پرسەکان ڕادەستکردنەوەی زانای مسلمان گولەن لە ئەمریکاوە بۆ تورکیا بوو. لە کۆبوونەوەکەدا باسی ئەوە دەکرێت کە بە شێوەیەکی نهێنی فەتحوڵا گولەن بڕفێنرێت و بۆ تورکیا بگەڕێنرێتەوە. تورکیا گولەن بە داڕێژەری کودەتاکەی ئەم دواییە تۆمەتبار دەکات کە لە دژی ڕەجەب تەیب ئێردۆغان سەرۆکۆماری تورکیا ئەنجامدرا. وتەبێژی فلین ڕایگەیاند کە وۆڵسی ناکۆچی هەبووە لەسەر بابەتەکان، بەڵام با بگەڕینەوە بۆ سەرەتای ڕووداوەکە. لە 2014دا فلین وازی لە پۆستی دەستگای هەواڵگری سەر بە وەزارەتی بەرگری ئەمریکا دەهێنێت. دواتر فلین ئێنتێل گروپی دروست کرد کە کۆمپانیایەکی ڕاوێژکاری نێودەوڵەتیە. ساڵی ڕابردوو فلین بووە پاڵپشتێکی بەهێزی دۆناڵد ترامپ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا و دژی هیلاری وەستایەوە. highly classified information and move it on to a unclassified system that was not protected. لە کاتی هەوڵی کودەتاکەی تورکیادا فلین بەشداری کۆنگرەی کۆماریەکان دەکات. لەو کاتەدا فلین لەلایەن پارتی کۆماریەکانەوە وەک کاندید بۆ جێگری سەرۆکی ئەمریکا دیاری کرا، بەڵام دواتر ئەو پۆستەی وەرنەگرت. سەرەڕای ئەمە لە بانگەشەی هەڵبژاردندا فلین وەک یەکێک لە ڕاوێژکارەکانی ترامپ کاری دەکرد. لە مانجی هەشدا دەستگاکەی فلین دۆسیەیەکی ئامادە کرد و پێشکەشی وەزارەتی دادی ئەمریکای کرد. بەپێی دۆسیەکە دەردەکەوێت کە دۆسیەکە لە سوودی حکوومەتی تورکیا بووە. ڕێکەوتنەکە گەیشتە مانجی 11 و پارەی وەرگیرا و زیاتر لە $9 ملیۆن. لە مانجی نۆدا جەیمز وۆڵسی وەک ڕاوێژکاری ترامپ دەستی کرد بە بانگەشەی هەڵبژاردن. وۆڵسی باسی ئەوەی کرد کە لەلایەن دەستگای فلینەوە داوای لێکرا کە ئامادەی کۆبوونەوەیەک بێ لەگەڵ کاربەدەستانی تورکیادا لە ئێسیکس هاوس. ئەو وتی کە ڕازی بوو لە دەستگاکەی فلیندا کار بکات و موچەکەیشی دیاری کرابوو، بەڵام لە دوای کۆبوونەوەکەی 19 ئەیلول پەشیمان بووە لە کارکردن لەگەڵ دەستگاکەی فلیندا. وۆڵسی ئەوەی ڕاگەیاند کە لە کۆبوونەوەکەدا هیچ تاکتیکێکی تایبەت سەبارەت بە ڕەفاندنی گولەن باز نەکرا. ئەگەر باز بکرایە ئەوە ئەو قسەی دەکرد و دژی دەوەستایەوە و ڕای دەگەیاند کە ئەوە بیرۆکەیەکی خراپە. لای خۆیەوە وتەبێژی فلین ئەوەی ڕاگەیاند کە فلین لە کۆبوونەوەکەدا لە هیچ شوێنێکدا باسی ئەوەی نەکردووە کە پەنا بۆ ڕەفاندنی فیزیکی و کاری نایاسایی و شتی لەم جۆرە ببات. هەفتەیەک دوای هەڵبژاردننی ترامپ فلینی وەک ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی دەستنیشان کرد. لەبارەی پەیوەندیە نایاساییەکانی نێوان فلین و تورکیا، فلین وتی من ڕیباتەکەی خۆم تون دەبەستم و پەیوەندیم بەشتی ترەوە نییە. فلین لە مانجی دوودا و دوای چەند هەفتەیەک لە دەست بەکاربوونی دەستی لە کار کێشایەوە. دواتر فلین ئەو گفتوگۆیانەی کە کردبووی لەگەڵ باڵیۆزی رووسیا بۆ مایک پێنس جێگری ترامپی جێڕایەوە. تا ئێستاش FBI لێ پێچینەوە لەو کەیسە دەکا کە گوایە رووسیا دەستی وەرداوەتە هەڵبژاردنەکانی ئەم دواییەی ئەمریکا.